ئێستا بە دروستی لەسەر ڕێگای کەلار بۆ خانەقینم ڕێگای کەلار بۆ خانەقین لەلایەن خوێندکاران و لەلایەن خۆپشاندەرانەوە کەمێک پێش ئێستا داخرا و دوایەوەی ویستیان خۆپشاندەران خێمە هەڵبدەن و هێز ئەمنیەکان تا ڕادەیەک ڕێگا نەدا کە خێمە هەڵبدەن، بەڵام ئێستا خوێندکاران و خۆپشاندەران هاتوونەتە سەر ڕێگای خانەقین بۆ کەلار و ڕێگاکەیان داخستووە و ئەوان دەڵێن تاوەکو داواکاریەکانمان جێبەجێ نەکرێت ئێمە ڕێگاکە ناکەینەوە، چونکە ئێمە دوایەوەی کە داواکاریمان لەلایەنی پەیوەندیدار کردووە بۆی کە ڕێگاکەمان دوای داواکاریەکانمان بگاتە جێگای خۆی، بەڵام هێز ئەمنیەکان ڕێگریان کردووە لەوەی کە خێمە هەڵبدرێت، بەڵام ئێستا هێز ئەمنیەکان بەردەوام لە گفتوگۆدان لەگەڵ هێز ئەمنیانە بۆی کە بە چارەسەرێک بگات ڕێگای کەلار بۆ خانەقین دانەخرێت، بۆیە لە ئێستادا هەوڵەکان بەردەوامی هەیە و ڕێگای خانەقین بۆ کەلار داخراوە. ڕووینە لای خۆیان بزانین داواکاریان چییە، ئەوان بۆچی لێرە گردبوونەتەوە. سڵاوتان لێبێ، ئەم کاتت باش. ئەمەی دەبینن ڕێگای کەلار بۆ خانەقینە کە ڕێگاکە داخراوە و ئەوان داواکارن کێشەکەیان چارەسەر بکرێت کە دان بە کۆلێژەکەیان دابرێت. لێرە گردبوونەتەوە، ئێمە هەوڵ دەین ڕۆی لای خۆیان. سڵاو دەبێ بەڕێز، ئێوە لێرە بۆچی گردبوونەتەوە؟ والله هو بوني اعتراف بو كل يا اعتراف نية کێ اعترافی پێ ناکا؟ والله اي حكومته نازاني لبان جنوبه يا لبان شمال لبان كردستان نازاني باشە ئەوە تاکە ڕێگاکە ناکەنەوە. والله يكني وي تابزاني متشكر اي ما حقو ما توامن دیارە ئەمەی دەیبینن هاوڵاتیانی قەزای خانەقین و ئەو کات خوێندکارانن لێرە گردبوونەوەیان کردووە و دەڵێن تاوەکو ڕێگاکە ناکەینەوە هەتاکو دان بە زانکۆکەمان دانەنرێت و بە کۆلێژەکەمان دانەرێت. دیارە کەمێک پێش ئێستاش ئێمە لە ڕاستەوخۆیەکدا خۆیانمان وەرگرت و ئاماژەیان بۆدا ڕێگای خانەقین بۆ کەلار دادەخەن، چونکە ئەوان دەڵێن کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان یاخود کۆلێژ زانستە مرۆڤایەتیەکان سەر بە زانکۆی گەرمیانە، پێشتر سەر بە زانکۆی سلێمانی بوو دانی پێدادەنرا، بەڵام دوایەوەی خراوەتە سەر گەرمیان لە ئێستادا دانی پێدانانرێەوە. ئەوان هاتوونەتە سەر شەقامەکەەوە دەڵێن ڕێگاکە دادەخەین چونکە دان بە زانکۆکەمان یاخود بە کۆلێژەکەمان دانانرێت. ئێمە دەمانەوێت زیاتر ئەو دیمەنانە پیشان بدەین کە خوێندکاران لەسەر شەقامەکە بەم گەرمایە لە نزیکەی 50 پلەی سەدی لەسەر ئەو گەرمایە دانیشتون و داواکاریان هەیە. بەڵێ ئەوەی ئەیبینان ئەما ڕێگای کەلار بۆ خانەقینە کەمێک پێش ئێستا ڕێگاکە بە تەواوەتی لەلایەن خۆپشاندەرانە داخراوە. خۆپشاندەران دەڵێن بەردەوامیمان دەبێ هەتا وەکو حکومەتی عراقی یاخود حکومەتی هەرێمی کوردستان بە وەڵام دێن و دان بە کۆلێژەکەمان دادەنرێت، چونکە ئێمە چەند کەسێکمان لێرە لە سێ یەکەمەکانی ئەم کۆلێژین، بەڵام تاوەکو ئێستا دان بە کۆلێژەکەمان دانەنراوە و ئێمە بەردەوامە بین لە داخستنی ڕێگای کەلار بۆ خانەقین و خۆپشاندانەکەمان بەردەوامی دەبێت. هەڵدەسین خێمە هەڵدەدەین تاوەکو ئەو کاتەیدان بە کۆلێژەکەمان دادرێت و من ناشی شارمەوە هێزامنیەکان هەوڵەدەن کۆتایی بە خۆپشاندانەکە بێت، بەڵام لە هێزامنیەکانی عراقن تەڵان لێران هەوڵەدەن کۆتایی بە خۆپشاندانەکە بێت تاوەکو ئێستا بەردەوامی هەیە. لە هەر ئەگەرێک دەگەڕێنەوە لایەوە ئاگادار ببین.